یەکێتی هەر لە سەرەتاکانی دروستبوونی شۆڕشی نوێ و سەرهەڵدانیەوە باوەڕی بە پرەنسیپی بەشداری ژن بووە لە خەباتدا و ژن بەشداریکی کارای هەبووە. ڕاستە لەسەر ئاستێکی فراوان لەوانەیە نەیتوانیوە بەشداری بکە، بەڵام لەبەرەوەی کە بارودۆخی گوزەران بۆ شێوێنەوە، بەڵام ژن شانی پیا و لە شاخ خەباتی کردووە و بە تایبەتی هەواڵانی یەکێتی زۆربەی زۆریان لەگەڵ خۆیانە خێزانەکانیان، کچەکانیان، خوشکەکانیان هاوشانی خۆیان خەباتیان کردو و بەردەوام بوون. لەبەرەوە یەکێتی پرەنسیپێکی ئەساسیە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە سیاسەتکردن بە هەردوو ڕەگەزی نێر و مێتاوە ئەکرێ بەبێ خەباتی ژن، وەکو هەواڵ مام جەلال ئەفەرمێ، بەبێ خەباتی ژن پرۆسەکە ناتەواوە. و هەر قسێکی هەواڵ مام جەلال کە ئەفەرمێت بەختەوەری و خۆشبەختی ژیان بە بەشداربوونی ژنەوەیە لە هەموو کایەکاندا، بەبێ ئەو نوقسانیە لە نوقسانی دروست ئەبێ. لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پرەنسیپێکی ئەساسی، وەکو پارتێکی سۆسیال دیموکرات هەوڵی داوە کە ژن بهێنێتە پێشەوە لە هەموو بوارەکاندا، بەشداریکی کارای پێ بکە لە حکوومەتدا، لە پەرلەماندا و هەروەها لە حیزبدا. لە یەکێک لە کارە سەرەکیەکانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوویەتی ئەوەیە کە سیستمی کۆتایی داناوە و چەسپانوێتی لە دەستورە بۆ بەشداری ژن. لەبەرەوەی بمانەوەی نەمانەوەی لە کۆمەڵگای ئێمەدا بەشداری ژن وەکو پێویست نییە. تێگەیشتنی کۆمەڵگا یاخۆت ڕوانینی کۆمەڵگا بۆ کار و ئەدای ژن بەو شێوەیە هاوشانی ئەوە نییە کە چۆن لە پیاو ئەڕوانێ. یەکێتیش وەکو پارتێکی سۆسیال دیموکرات و پارتێکی پێشکەوتن خواست پێویست بوو کە کاری بک بۆ ئەوەی کە ڕێژەی ژن، بەشداری ژن لە ناو جونگەکانی بەڕێوەبردن و ئیدارەدان و سیاسەتکردنا جێگە بکاتەوە. لەبەرەوە بۆ ئەمە سیستمی کۆتایی دانەوە، هەتاوکو ئەو کاتێک کە ئێمە وەکو وڵاتە پێشکەوتووەکان ئەگەینە ئاستێک کە ئیتر پێویست بەوە نەکا کە سیستمی کۆدا پیادە بکرێ، بەڵکو خۆی کۆمەڵگا لە ڕوانگەی لە تێڕوانینی تاکەکانی کۆمەڵگاوە ئیتر هیچ پێویستیەک نمێنێ بۆ کۆتا، ئەو کاتە لەسەر ئەدای تاکەکان چ ژن بێت چ پیا و هەڵسەنگاندنیان بۆ بکرێت و دەنگیان پێ بدرێت و متمانیان پێ بدرێت. پێشتر بە چەسپاندنی ڕێژەیەک بۆ حیزب بۆ ژن لە ناو حیزبە کە ڕێژەی لە ساڵ 20 بوو، لەسەر ئەو ئەساسە ژن هاتە ناو کۆنگرەوە، بەڵام دواتر لە دانانی پەیڕەوە لە نووسینەوەی دەستور و پەیڕەوی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە کۆنگرەی 4 ئەو ڕێژەی بەرزکرایە بۆ لە 125 کەواتە ڕێژەی بەشداری ژن زۆر زیادی کرد. لە ئێستادا 26 ژن لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە تەواجودیان هەیە و خۆشبەختانە ئەگەر نەڵێم هەر هەمویان، زۆربەی زۆریان تەنها 3 خاتون نەبێت کە ئەوانیش بە هۆکاری تایبەتی خۆیان کە نانتوانی پۆستێک یاخود بەرپرسیارەتیەک وەربگرن و ئەگەر نا سەرکردایەتی نوێ متمانی تەواوی هەیە بە تواناکانی ژن و پاڵپشتێکی تەواوی ژنە. لەبەر ئەوە زۆربەی زۆریان لە بەڕێوەبردننی بۆردەکانە، لە بەڕێوەبردننی کۆمیسیۆنەکانە و حتا لە سکرتاریەتی ئەنجومەنی سەرکردایەتیە لە کاریگەڕا ئێمە ژن دانراوە و حسەی ژن پارێزراوە و ئەوەش چەسپێنراوە لەناو پێڕەوە کە ئەبێت لەسەر جەم ئۆرگانەکانە ڕێژەی لە ساڵ 25 بۆ ژن دیاری بکرێت، هەروەکو چۆن لە سەرکردایەتیە ئەو ڕێژەی پیادەکراوە بە هەمان شێوەیە لە ئۆرگانەکانی خواروتریشا، لە ماڵبەندەکانە، لە کۆمیتەکانە ئەو ڕێژەی ژن پارێزراو بێت. ئەگەر ئێمە باز لە باڵانس بکەین، ڕاستی ئێمە ئەو بە باڵانسی نابینی. ئێمە وەکو ژنانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمووکو یەکێتی نیشتیمانی خود یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بە تەمەحمان زیاترە. یعنی ئێمە کاتێک کە ئەڵین باڵانسی ژێندەری کەواتە ئەبێ ڕێژەکە 50-50 بێ، بەڵام ئێستا ئەو ڕێژەیە زۆر دوورە لەوە کە بڵین ئێمە باڵانسە، بەڵام تا ڕادەیەک چۆن ئەڵی گۆڕانکاریەک کراوە، گۆڕانکاریک و بەرەو پێشچوونێک لە پرۆسەکەدا هەیە کە هیچ شتێک بە هەنگاوێکی گەورە زەحمەتە، بە هەنگاوێکی گەورە تۆ گۆڕانکاریەکان دەفعەیەک بازێکی گەورە بدەی لێرەوە بۆ شوێنێکی تر، بەڵام ئەکرێ بە تەدریج هەنگاو بە هەنگاو، چۆن پێشتر هیچ شتێکی وانە بوو کرابە لە ساڵ 20 کرابە لە ساڵ 25. ئێمە تەمەحمان هەیە کە بۆ کۆنگرەی داهاتوو پشتیوان بەخوا ئێمە ڕێژەکە بەرز بکەینەوە بۆ ئەوی کە بکرێ بە لە ساسی و بکرێ بە بوون لە ساسی بکرێ بە زیاتریش ئەو ڕێژەیە، واتە ئەمە خەبات و بەردەوامە.
شتێک نییە بڵێ وەڵا ئیتر ئەمە کۆتاییە. خەباتی ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەردەوام ئەبێ بۆ چەسپاندنی مافی ژن بۆ هێنانە پێشەوەی زیاتری ژن و بە تایبەتی لە بوارەکانی بخرێتە شوێنی بوارەکانی دەسەڵاتەوە شوێنی بڕاردان ژن بخرێتە ئاستێکەوە کە بتوانێت تعبیری ژن بکات بتوانێت بڕیار لە خواست و لە کێشە و گیر و گرفتەکانی ژنانی کۆمەڵگاکەمان بدا. خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد ژنێکە ئەتوانین بڵین شاژنی کوردایەتیە لەبەر ئەوەی کە وەختێک ئەو لەگەڵ هەڤاڵ مام جەلالە شان بەشانی ئەو شاخ و دۆڵی تی کردووە بە ئەو هەموو ناڕەحەتیانەی کە بڵین ئەو هەموو ناڕەحەتیانەی تووشی پێشمەرگە بووە ئەو لەگەڵ یانابووە ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە لە خەباتی شاخە هەر لێەوە ئەرشیفکردنی خەباتی پێشمەرگە ئەرشیفکردنی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەرشیفکردنی ڕووداوێکی وەکو کمیابارانی یاخسەمەر وە زۆر شتی تریش کە مێژووی گەلەکەمانی لەسەر ئەنووسرێتەوە لەسەر دەستی هێرۆخان بووە نەکار ئەوەش لە دوای ئەوە ئەو بە مێشکێکی زۆر کراوە بە ئەو ڕۆشنبیری و ئەو کرانەوەی خۆی کە هەیەی کە هاتۆتە ناوشار لە ناوشار خەباتێکی مەدەنیانی زۆر جوانی پێشکەش کردووە سەرجەم ئەو سنتەر و سنتەرەکانی کازیوەی کە بۆ مافەکانی مناڵ و هەروەها سنتەری ڕۆشنبیری و هەروەها مناڵ پارێزی کوردستان زۆر لەوانە کە بەدەست پێشخەری خاتوهێرە ئیبراهیم ئەحمەد بووە بە هاندانی ئەو بووە بیرۆکەکە هی ئەو بووەتە ئەو بیرۆکە مەدەنیانی کە ئەو هێنایەتێکایەوە هەر ئەوانەیە کە تا ئێستاش پەری پێ ئەدرێ و دانانی میدیایە کەناڵێکی میدیایی سربەخۆ کە ڕنگدانەوەی دەنگ و ڕەنگی هەموو ڕەنگە جیاوازەکان بێ و تایبەت نەبێ ئەو هەرچەند خانوویەکی سەرکردە بووە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڵام هاتووە باوەڕی بەوە بە ئازادی بیر و ڕاهەبوو باوەڕی بۆ هەبوو کە کەسانێکن ئەتوان بەبێلایانی ڕێی خۆیان دەرببڕن لەبەرەوە کەناڵێکی وەکو خاکە مینبەر بۆ سەررجەم لایەنەکان بۆ هەر کەسێک کە بتوانێت ببێ بە ئازادی بیر و ڕای خۆی دەرببڕێ ببێ هایلایتکردنی هیچ ڕەنگێکی سەوز بێ زەر بێ شین بێ هەز ڕەنگێکی تر بێ لەبەرەوە ئەو مینبەرێک وەکە ئەو بۆ ئازادی بیر و ڕا کە یەکێک لە پرەنسیپەکانی کێتی یەکێک لە پرەنسیپەکانی کێتی نیشتیمانی کوردستان کە باوەڕی پێێتی و ئەویش هەروەکو خاتوونێک کە هاوسەری هەڤاڵ مام جەلال بۆ هەڤاڵ مام جەلال چەندی پشتیوانی ئەو بۆ ئەویش زۆر لەوە زیاتر پشتیوانی هەڤاڵ مام جەلال بۆ ئەوەی کە بتوانێت ئامانجەکانی گەلی کورد و خواستەکانی گەلی کورد بهێنێتە دی شتێکی تریش کە ئێمە بیرمان نەچێ بەڕاستی ڕۆڵی یەکێتی ژنانە لە کارکردن بۆ بەدیهێنانی خواست و مافەکانی ژنانی کوردستان و هەروها بۆ داکۆکیکردن لە چەسانەوەی ژن کە بەڕاستی لە کۆمەڵگای ئێمە چەسانەوەیەکی شاراوە ژێربەژێر کە زۆر زەق نەبووە زۆر بە شیازێکی فراوان هەبووە ئەوەی کە ڕۆشنبیرکردنەوەی خەڵک ڕۆشنبیرکردنی ژنان بە مافەکانیان و داکۆکیکردن لیان بەدانانی چەند سنتەرێک و چەند شێڵتەرێک بۆ ئەوەی کە ژنانی بێلانە بگرێتە خۆ ئەو ژنانی کە لەژێر هەڕەشە و تیرۆرکردنان بیان گرێتە خۆی ئەمە لە خۆیان ئەمەلێک و هیوایە کە بۆ ژنان بۆی کە بتوانن داکۆکی لە خۆیان بکەن بتوانن ڕێزی خۆیان بپارێزن ڕێزی ذاتی خۆیان بپارێزن و بتوانن کە کار بکەن بۆ بەرەو پێشچوونی خۆیان لە ئایندێکی باشترە هەر لێرەوە پیرۆزبایی و ڕێز و سەری نەوازش بۆ شەهیدانی ڕێگا ڕزگاری گەلەکەمان بۆ سەرجەم شەهیدان و بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەری ڕێز و نەوازش و سەڵاو بۆ ڕۆحی هەڤاڵ مام جەلال کە هەر ئەو بووە داکۆکیکەری سەرەکی خواستەکان و مافەکانی ژنان بووە هەر ئەو بوو کە بەڕاستی ئەگەر باسێک لە ڕۆڵی هەڤاڵ مام جەلال بکەین هەر ئەو بوو کە لە هەموارکردنی یاساکانی بواری مەدەنی کە دو یاسایدانا بوو ئەوەی کە مافەکانی ژن پارێزراو بێت بۆ ئەوەی کە کلتورە باوەک خراپەکانی ناو کۆمەڵگا لەوە فرەژنی لە کوشتنی ژن بە ناوی شەرەفەوە بە ناوی پارێزگاریکردن لە شەرەفەوە ئەمانە قەدەغە بکات ئەو دەست پێشخەری کرد و هەروەها هەر ئەو بوو کە لە هەموو هەنگاوەکانە پشتیوانی ژن بوو لە هەموو کۆڕووکۆبوونەوەی کە هانی ژنانی ئەدا کە ئێمە پشتیوانتانی بەڵام ئێوەش ئەبێ خۆتان بێنە پێشەوە ماف نەدراوە ئەسەندێ بەڵکو ئەبێ خۆتان بێنە پێشەوە ئامادەکاری بکەن
پیرۆزبایی لە سەرجەم هەواڵان و لایەنگران و دۆستان و پێشمەرگە دیێرینەکان کەم ئەندامانی سنگەر کە سوکاری شەهیدان سەرجەم ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و گەلە کەشمانەکەم بە بۆنەی ساڵڕۆژەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. ئومێد دەکەین کە ساڵێکی تر لە یادێکی ترە ئەم کێشانی کە ئەم ساڵ هەیە لە زیاتر بەوەنی ڤایرۆسی کۆرۆناوە هاتوتە دی و قەیرانی ئابووری و زۆر کێشەی تریشەیە کە بەرەوکی خەڵکی کوردی گرتووە. هیوادارین کە ساڵی داهاتوو لە یادێکی ترە وە لە بە شێوازێکی جیاوازتر ئێمە بتوانین ئەم یادە بکەینەوە لەبەرەوەی بەڕاستی ئەم ساڵ بەبوونی ئەو کێشە و گێروگرفتانەوە ئێمە نەمانتوانی کە یادێکی شایستە بە یادی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەینەوە. ئومێدوارین کە ساڵێکی تر لەگەڵ کۆتایی هاتنی ئەو قەیرانانەیە ئێمە یادێکی شایستەتر بکەینەوە.